ئافرین شێوەی بازنەمان دۆزیەوە بە هەمان شێوە ئەتوانین چی بکەین لە ژوورەکەیە بگەڕین بۆ ناساندنی شێوەندازیەکان بە گروپی. من ئاڵاتاهی ڕاهێنەری پێشکەوتوو لە سنتەری ڕاهێنانی پەروەردەی بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەتی. ئەمڕۆ باز لە شێوەندازیەکانەکەین. سەرەتا ئێمە بەپێی ئاستی مناڵەکان جێئەکرێتەوانێت لە هەر ژوورێکا چکە ئێمە ئیشەکەمان گروپی ڕاهێنانەکەمان گروپی ئەمڕۆ بەپێی ئاستی مناڵەکان دەست پێ ئەەکەین. سەرەتا لە شێوەندازیی بازنەوە دەست پێ ئەەکەین. ئێمە چی ئەەکەین؟ ئەم شێوەیەمان هەیە، ئەم شکڵۆمان هەیە، ئەتوانین بەمە دەست پێ بکەین لە سنتەرەکانان لەو شوێنی کە مناڵەکە ڕاهێنانی تیاکە. ئەگەر ئەم چالاکیەمان لە ماڵەوە دووبارە کردەوە ئەتوانین لەسەر پارچەیە ئەیفۆر یاخود لەسەر کارتۆنی ئەم شکڵە دروستکەین و شێوەی بازنەی. ئێمە سەرەتا ناساندن بە مناڵەکە ئەەکەین. ئەڵین ئەم شێوەیە بازنەیە یاخود خڕە. ئێمە چی ئەەکەین؟ کە ئەم مناڵە ئەم شێوەیە فێر بوو گشتاندن ئەەکەین لە ماڵەوە. ئەڵین بە مناڵەکە ئەڵین هەر شێوەیەک شێوەی بازنەیی بوو ئێمە ئەیدۆزینەوە. ئەو کاتە ئەگەر یاریەکی مناڵەکە بێت یاخود تۆپێک بوو هەر شتێک بوون ئەڵین ئێوە بچن شێوە بازنەیەکەمان بۆ بدۆزن. کاتێک مناڵەکان کە گەڕان و لە ژوورەکە هەر شێوەیەکی بازنەیان دۆزیەوە ئەو کاتە ئێمە گەیشتین بە ئامانجەکەی خۆمان کە شێوەی بازنەی ئەم مناڵە فێری شێوەی بازنەی بوو. دواتر ئەچینە سەر شێوەکانی تر کە 4 گۆشەمان هەیە لەگەڵ 3 گۆشە.